ئەو زەرداوە تەمەشاکە ئەوە چیرۆکێکی گەورەی لە پشتە دەمەوێت بەخۆی بژێرتەوە لە بۆتان ئەو پێشمەرگەیە بزانە چمان لۆ کردێ بەو شەوەیەی ئێستا نزیکەی سەعادەی شەوەیە ئەو بەردە گەورەی هەبوو بزانە چەند ئەسوور بوو ئیلتیهاباتێکی زۆری کردبوو ئەو زەباسمێنێتان بجێرتەوە بزانە چەند ئەزیەتی خواردیە و چی کرایە و لە مێهرەبانیش چی لۆ کرایە بەنسبەت من ئەو عەمەلیاتێکی سەرۆم کرایە چوومە دکتۆرەشی على سەدا خەستەخانەی حکومی لۆم بکە گوتی من سێ شەمە لۆ دەکەم دانی ئێواران بە 400,000 وە بوو داخل کرام ڕۆژی سێشەم ڕۆژی بارانەکەی داخل کرام کە بە 400,000 دیناری دانیوار لۆم کرد گوتی دکتۆری بنزینە هاتیە لە شوێنەشکە لۆ دەکەم ئاسا گوتی لە شوێنەشکە لە خصوصی بۆ دەکەم ئاسا بە گوتی بە 50,000 گرانتر گوتی مشکلە نێ با 500 بین گوتی لێ دەکەم هەستا لێ درێژ گوتی وەڵا ئیدارەکە قبول ناکە دەرێ 900,000 دینار گوتم نایکەم بەوەندەی کێشەمانی وڵا چوومەوە مارێ دوای عەسر تەلەفۆنی لۆ کردم گوتی لە فلان مستەشفای لۆ دەکەم لێ دەرێ بە 900,000 دیناری بەس فەحسەکانی توم نادیتە مستەشفایەکەی ئاهلیەکەی لێ دەرێ ئیتیاب دێ ناتوانین بیکە یانەوەتە دەبی پازڕ و سۆندت پێوەبی یان نەزیف دەبی ئەو جارە دوو ڕۆژ پێ عیلاجەکانم دەخوارد عیلاجی بۆ نووسرابوو دەم خوارد لە عیلاجەکان تەواو بووم دکتۆر تەلەفۆنی بۆ کردم گوتی سێشەم حازری گوتم بەڵێ حازرم گوتی باشە گوت سێشەم عەمەلیاتەکەت بۆ دەکەن دانێواران گوتم باشە بە 100 چاو دوایش دەدەقە چارەکەش پێچوو گوتی کاکیوە گوتی سێشەم بۆ ناکەم شەمول بۆ دەکەم کە ئەو شەمووی دوێنێ ژۆڵامش تەبەڵەوشتم پڕ کردەوە عەسا لە خەستەخانەی بۆم کە حکومی دانیسمێنان دکتۆری بەنجی گوتی من تازیرم کردی هەتا 14 ڕۆژکە دەبی خۆ زەعیفکەی و جغارەشتەرە بکەی گوتم باش کاکە مشکلەمانە وە بنیمەڕۆ هاتنە قەرارماندا بێنەوە مستەشفایی کە کاک دلێری گوتم کاکە پێشمەرگەمە و عار مۆزوعمە هەیە و هەموو بۆ جێراوە چیرۆکەی خۆم گوتی ئەو عەمەلیاتێت و لە دەرێ لە دەوری ملیۆنی و 2 ملیۆن نای دەکرێت مادەمەتی پێشمەرگەی کرێسی بە 650,000 بۆ دەکەم ئەوە چیرۆکەم لە خوای بە زیادبی عەمەلیاتێکی چاک زۆر ڕێزیان لێگرتن خەستەخانەیەکی زۆر پاک و خاوێن لە هەموو ڕۆژ کارمەندەکان و پزیشکەکان و زۆر ڕێکپێک میهرەبانی دڵسۆزی و لێزانی